هەسارناسی یاسایی دەستدرێژی و توندوتیژی سێکسی بۆ سەر منداڵان لە ناو خێزاندا. باسێک لەمەڕ بەشسازی زینا لەگەڵ مەحارم لە وڵاتی ئێراندا. توێژینەوە و نووسین کامیل ئەحمەدی و هاوکاران. ئەم پادکەستە لە کتێبی تابۆ و نهێنی پارێزی وەرگیراوە کە توێژینەوەیەکە سەبارەت بە ئازار یان دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان بە جەختکردنە سەر زینا لەگەڵ مەحارم لە ئێران. ئەم کتێبە ساڵی 2023 لە 420 لاپەڕەدا بڵاوۆکی ئاوای بوو لە دانیمارک بڵاوی کردوتەوە و بە زمانی کوردی و ئینگلیزی لە دەستی چاپدایە. خوێندنەوەی داق گوڵاڵە ئیبراهیمی. بە پیرۆززانینی ناوەندی بنەماڵە لە ناو کۆمەلگای ئێران و هەروەها ئاراستەی ئایینی سیستەمی دەسەڵات و ئەو یاسا فقهیانەی کە لەسەر بناغەی ئەم ئاراستە باڵا دەستە دامەزراوە ناهێڵێ بابەتە نائەخلاقیەکانی ناو ئەم ناوەندە ئاشکرا و ڕوون بکرێتەوە. هەر بۆیە بەپێی ئەم بۆچوونە مەحافزەکارانەوە توندوتیژی و دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان لەلایەن مەحارمەوە ڕەت دەکرێتەوە و بەم شێوە پرۆسەی بەرهەمهێنانەوەی پرسەکە بەردەوام دەبێت. ئەم وتارە بە مەبەستی لێکۆڵینەوە لەسەر ئەو هۆکار و زەمینە یاساییانەی کە کاریگەریان لەسەر دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان لەلایەن مەحارم لە ناو خێزاندا هەیە، هەروەها ناسینی یەکگرتووی نێوان پێکهاتە یاسایی و ئایینیەکان لەگەڵ دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان ئەنجام دراوە. پرسیاری بنچینەیی ئەوە بوو کە دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان لەلایەن مەحارمەوە لە وڵاتی ئێراندا لەسەر چ بنەمایەکی یاساییە. زانیاریەکانی ئەم توێژینەوە بە بەکارهێنانی شێوازی داتابنیات لە ڕێگەی تەکنیکی دیمانەی نیمچە پێکهاتەیی لە کۆمەڵگەیەکدا بەدەست هات کە لە کەسانێک پێکهاتبوو لە تافی منداڵیدا دەستدرێژی سێکسیان بە ئەزمون کردووە. قەبارەی نمونەکە 452 کەس بوو بە شێوەی نمونەگیری تۆپەڵە بەفری و ئامانجدار بە پرۆسەی کۆدینگی شتراوس و کۆربین بەدەست هات. ئەنجامەکان ڕوونی دەکەنەوە وتەزای دەستدرێژی سێکسی وەک کارلێک یان واقعێک لەلایەن خێزان و کۆمەلگا و یاساوە هەستی پێ ناکرێ مەگەر ئەوەی لە ڕەهەندە هەمە چەشن و فرە چەشنەکانی قوڵ ببینەوە. هەروەها زاڵبوونی گوتاری ئەخلاقی و عورفی و ئایینی ڕێگە بە لێکدانەوەی لۆژیکی و بەڵگەدارانەی دیاردەی دەستدرێژی سێکسی و ڕەهەندەکانی نادات. هەر ئەم گوتاری ئەخلاقیە دەستدرێژی سێکسی وەک بێناموسی و بێ ئابڕووی لە قەڵەم دەدا و وەک تاوانبار و گوناهبار سەیری کەسی دەستدرێژی کراو دەکا و دوجار شەرعیەت بە تاراندن و سەرکۆنەکردن و سزادانی کەسی دەستدرێژ کراو دەدات. بەو پێیەی کە ڕژیمی ئێران سروشتێکی ئایدۆلۆژیکی هەیە، ئامادە نییە لە قوتابخانە و سیستەمە پەروەردەیەکانی دیکە سەبارەت بە بابەتی سێکسی ڕاهێنان پێشکەشی قوتابیەکان بکا و بە تابۆ و بڤەی دەزانێت. هەر چەشنە باسێک لەمەڕ ئەم بابەتە ئیدانە دەکا و بە تاوان لە قەڵەمی دەدا کە ئەنجامی ئەوەش دەبێتە هۆی ئەوەی میکانیزمی سەرکوت و نهێنی پارێزی چالاک ببێت. بەشێک لە نهێنی پارێزی کەسی دەستدرێژی کراو هەڵدەگەڕێتەوە بۆ ئایدۆلۆژیای پێکهاتەیی و بەشێکی دەچێتەوە سەر کارلێکە مەسلەحەتیەکانی بنەماڵە. ئەو بیر و باوەڕە باوەی کە ڕێگری لە ئاشکراکردنی دەستدرێژی سێکسی لەلایەن کەسانی دەستدرێژ کراوەوە دەکا بریتیە لە وتەزای ئابڕوو، قەزاوت لەسەرکردن، سەرزەنشتکران، کارلێکە مەسلەحەتیەکانیش بریتین لە نکوڵیکردن و قبوڵ نەکردن، سزادان و تەمبێکردن، تاراندن و هەڕەشە لێکردن، دووکایەتی، گاڵتە پێکردن، جەنگ و شەڕ و گرژی و هەتا دوایی. ناتەواویەکانی سیستەمی دادوەری، نەبوونی سیاسەت و بەرنامە و ڕێو شوێنی پشتیوانی لە قوربانیانی توندوتیژی سێکسی، منداڵ هاوسەری، دیاری نەکرانی تەمەنی منداڵی، هەڵاواردنی جەندەری کە باڵی بەسەر پێکهاتەی باوکسالاری کۆمەلگا و یاسادا کێشاوە و هەروەها پێکهاتەی ئابووری لە ڕێگەی گۆڕینی سزا بۆ سزای نەختی
بە هاوقۆڵی لەگەڵ پێکهاتەی فەرهەنگی گوتاری یاسایی لە سزای دەستدرێژی سەکسی هەڵدەپەسێرێ و جیای دەکاتەوە کە ڕەنگە لە درێژەدا ئەم هەڵپەساردنە ببێتە زەمینە خۆشکەری بەردەوامی زینا لەگەڵ مەحارم. وشە کلیلیەکان: خەسارناسی یاسایی، تند و تیژی سەکسی لە دژی منداڵان، بەرسازی زینا لەگەڵ مەحارم، یاساکانی ئێران. داڕشتنی پرسیار: دیاردەی دەستدرێژی سەکسی لە دەیەی 1970 زاینی سەرنجی هۆگرانی ئەم بوارەی بۆ لای خۆی ڕاکێشاوە و بەهۆی پەرەسەندن و کاریگەریە بەرفراوانەکانی ئەم دیاردا سەرنجی زۆرێک لە توێژەرانیشی بەرەو لای خۆی ڕاکێشاوە. تند و تیژە سێکسیەکان لە هەر کاتێکدا ڕوو بدەن بەهۆی ئەو زیانە توندەی کە بە قوربانیەکەی دەگەیەنن لە تند و تیژیەکانی دیکە سەرنجڕاکێشترن، بەڵام کاتێک ئەم زیانە لە ناو خێزان و لەلایەن ئەو کەسانەوە ڕوودەدا کە هاوخوێن و مەحرەمی کەسەکەن، زیانەکانی ئەم دەستدرێژیە سێکسیە دووقات دەبێتەوە. ئەم کردارە نەشیا و نانۆرمە زۆر جار کب دەکرێ و نادرکێنرێت. هەروەها لە هەندێک حاڵەتدا ئەگەر لە قاو بدرێ ئەوە بڕواپێکردن و سەلماندنی چەتونە، چونکە ویژدانی گشتی کۆمەلگا خانەوادە بە ناوەندێکی گەرم دەزانێ کە لەم چەشنە زیانانە بێبەریە. لە هەمان کاتدا بەو پێیەی کە زۆر جار و بە تایبەت لە ناو کۆمەلگای ئێراندا بەهۆی ئەو ئاراستە ئاینیە زاڵ و باڵا دەستا خێزان هەمیشە وەک ناوەندێکی پیرۆز تەماشاکراوە، ڕوونکردنەوەی دەستدرێژی سەکسی لەلایەن ئەم ناوەندەوە وەک پیرۆزی سڕینەوە سەیر دەکرێ و لە زەینیەتی کۆمەلگادا قیزەونە و لە ئەنجامدا حاشای لێ دەکرێت. کەواتە پێویستە پەیوەندی نێوان پێکهاتەی یاسایی و پێکهاتەی ئاینی بخرێتە بەر تیشکی چالنج و ڕەخنەوە. لە پێکهاتەی فەرهەنگی و یاسایی کۆمەلگای ئێراندا کەسی دەستدرێژی کراو وەک کەسێکی ئاسایی یان تەنانەت قوربانی لێی ناڕوانرێ، بەڵکو وەک کەسێکی چەوت و تاوانبار دەناسرێت. ئەم پرۆسە وێڕای ئەوەی بەناونیتکە لێنان دیسان ستەم لە قوربانی دەستدرێژی سەکسی دەکاتەوە، هەمیشە وەک تاوانبارێک کە گوناهێکی لێوەشابێتەوە سەیری دەکا و تاوانبارێک کە دەبێت لە بەردەم یاسادا لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت. ئەم شێوە گوتاری یاساییە کە شەرعێتی خۆی لە گوتاری باڵا دەست وەردەگرێ بە هاوپشتی لەگەڵ دابوو نەریت و فەرهەنگ و پێکهاتەی کۆمەڵایەتی زەمینە بۆ ستەمی دووقات لە قوربانی خۆش دەکات. نکۆڵی و تاراندنی کەسی قوربانی لە داپەڕ و ڕێو شوێنی پشتیوانی خۆبەخشانە و چارەسەر و هەروەها خزمەتگوزاری پەروەراندنەوەی حکومی و ناحکومی بێبەش دەکات. چونکە بۆ تاراندنی قوربانی دەستدرێژی سەکسی سوود لە گوتاری ئاینی و ئەخلاقی وەردەگیرێ و بە پێی ئەم گوتارە ئەمانە تاوانبارن و تاوانبارەکان دەبێت سزا بدرێن. لە هەمان کاتدا حکوومەتی ئێران بەهۆی سروشتە ئایدۆلۆژیکیەکەیەوە نە لە قوتابخانە و نە لە سیستمە پەروەردەیەکانی دیکە ئامادە نییە ڕاهێنانی بابەتی سەکسی پێشکەش بکا و ئەمە بە تابە و بڤە دەزانێ و هەر چەشنە باسێک سەبارەت بەمە ئیدانە دەکا کە ئەنجامی ئەمەش دەبێتە کاراکردنەوەی مکانیزمی سەرکوتکردن و لە هەمان کاتدا هاندان و وروژاندن بە تایبەت لە قۆناغێکی وەکو تافی منداڵی و مێرمنداڵی کە ئارەزووی سەکسی زۆرە. قسەیەک کە نابێت لە ناو جەماوەر و بە ئاشکرا بدرکێندرێ بە نهێنی و لە مێشکدا دەوروژێنرێت. ئەمەش پێچەوانەی ئەو شێوازانەیە کە لە زۆرێک لە وڵاتاندا هەیە و لەلایەن بەڵگەنامە نێودەوڵەتیەکانەوە دانیان پێدانراوە. ڕاهێنانی سەکسی وێڕای بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری منداڵان سەبارەت بە بابەتی سێکس فێری شێواز و تەکنیکەکانی خۆپارێزیشیان دەکات. بەڵام منداڵان بەهۆی ئەوەی لە ئێراندا بە شێوەی سیستماتیک دەستیان بەو ڕاهێنانانە ناگا و لە ئەنجامی ئەمەدا شارەزایی و ئاگاییان بە تایبەت منداڵانی ناوچە دوورە دەستەکان و منداڵانی هەژاری ئێران دەست ناکەوێت. زیاتر تووشی دەستدرێژی سەکسی و تند و تیژی دەبنەوە. کەمی مەعریفە و توانای منداڵان بەرهەم و لێکەوتەی ئایدۆلۆژیای داخراوی ئاینی سیستەمی دەسەڵات لە کۆمەڵگەی ئێرانە و بەو پێیەی کە ئەو یاسایانەی لە بواری دەستدرێژی سەکسی و پشتیوانی لە دەستدرێژی کراوان پەسەند کراون و هەروەها ئەو ڕێکخراوانەی کە لە جێبەجێکردنی ئەو یاسایانەدا بەشدارن
وابەستەی ئەم پێکهاتە ئایدۆلۆژیکی و ئەمنیانن کە پێویستە پێداچوونەوەیان پێدا بکرێتەوە، چونکە ئەم ڕێکخراوانە خۆیان کێشەی پێکهاتەی هەمەچەشنی وەکو ناو ڕێکخراوەیی و دەرەوە ڕێکخراوەییان هەیە و ئەمانە لەم بوارەدا کۆسپ و تەگەرەی زۆر لە بەردەمیانە کە ناتوانن کاردا باشەکانیان ڕاپەڕێنن. یەکێک لە کێشە پێکهاتەیەکانی ناوڕێکخراوی بریتیە لە کەمی موچە و شایستە پاڵپشتیەکانی ئەو هێزە مرۆییەی کە لەوانەدا کار دەکەن و هەروەها ئەو سیستەمە بڕۆکراسیە دەسوپاگیرەی کە باڵی بەسەر پانتای ناوڕێکخراویدا کێشاوە. کێشەی دەرەوە ڕێکخراویش بریتیە لە هاوتەریبکاری و بەریەککەوتنی ئەرک و بەرپرسیارەتیەکانی ئەم ڕێکخراوانە لەگەڵ یەکتر و ئەو ئیمکانیات و گوژمانەی کە لەلایەن دەوڵەتەوە تەرخان دەکرێت. هۆکارەکانی دیکە بریتین لە پرسە زەمینەیی و گەشەیەکانی وەکو سیاسەتەکانی خۆشبژێوی کۆمەڵایەتی، دەستەبەری کۆمەڵایەتی، تەندروستی، پەروەردە، پەراوێزنشینی، پرسە سێکسیەکان و هەتا دوایی. بەهۆی نەبوون و لاوازی ئەم سیاسەتە زەمینەیانەوە ئێمە شاهدی پەرەسەندنی پرسی دەستدرێژی سکسی و زینا لەگەڵ مەحارم لە ناو دڵی بنیاتی بنەماڵەین و هەروەها دەبینین ئەو یاسایانەشی کە بۆ ئەم مەبەستە پەسەند کراون بێکاریگەرن یان کاریگەریان کەمترە. هەروەها لە بواری جێبەجێکردنی ئەم یاسایانەدا ڕوبەڕووی چالنجی زێدەتر دەبینەوە. لەلایەکی دیکەوە فەرهەنگ و فقهی ئیسلامی کە لە یاساکانی ئێستای ئێراندا چەسپاوە بۆتە بربەستی بەردەم ئاشکراکردنی ڕووداوی دەستدرێژی، پێکهاتەیەک کە بۆ سەلماندنی دەستدرێژی و دادخوازی پێویستی بە چوار شایەت حاڵی دادپەروەرە و ئەگەر چوار شایەت حاڵ جێبەجێ نەبوو ئەوە کەسی قوربانی یان دەستدرێژی کراو بە تاوانبار، گوناحبار و خەتاکار تۆمەتبار دەکرێ و پێویستە لەلایەن دامەزراوە پەیوەندیدارەکانەوە ذا بدرێت. ئەمە دەبێتە هۆی ئەوەی قوربانیەکە نکوڵی لە دەستدرێژیەکە بکا و نەیدرکێنێ و ئەمەش لە حاڵەتێکدایە کە دەستدرێژیەکە لە شوێنێکدا ڕوودەدا کە لەژێر کۆنترۆڵ و چاودێری خەڵک دەرچووە و هەر ئەم تایبەتمەندی دوور بوون لەژێر چاودێری کۆمەڵایەتی و نەبوونی شایەت حاڵەیە کە سەلماندنی دەستدرێژیەکە ئەستەم دەکا و ئەگەر دەستدرێژی کار کەسی مەحرەم بێ و تاوانەکەش بسەلمێنرێ ئەوە لەسەر بنەمای فقه سزای سێدارە بۆ ئەندامی خێزانەکە دەردەچێ کە دەستدرێژی کارە، کە ئەمە ئاستەنگی بەردەم درکاندنی دەستدرێژی سکسیە. هەر بۆیە زەمینە بۆ توندوتیژی دژی منداڵان بە تایبەت توندوتیژی سکسی لەبارە و لەلایەکی دیکەشەوە نەبوونی پشتیوانی کاریگەر، نەبوونی پەروەردەی سکسی لە قوتابخانەکان و ڕێکخراوەکانی تر و ئەو ناو ناتۆرە کۆمەڵایەتیەی کە بەهۆی ئەم دیاردەوە لە ناو کۆمەلگادا دێتە ئاراوە، هەروەها ناکارامەیی یاساکانی ئێستا یەکدانەوەی ئەم پرسە دوو هێندە پێویست و زەروری دەکات. لەسەر ئاستی کەلان پێویستە سیاسەتی دروست لەسەر بنەمای دۆزینەوەی زانستی و بۆچوونی پسپۆڕان و شارەزایان و تەنانەت کەسانی دەستدرێژی کراویش دابنرێ دەنا شایەدی تەشەنەکردن و بەردەوامی هەرچی زیاتری دەستدرێژی سکسی و تەنانەت لە هەندێک حاڵەتیشدا سزای قوربانیەکان و دەستدرێژی کراوان دەبینەوە. بۆ بەدیهێنانی ئەم پرسیاری خوارەوە بە کەڵگوەرگرتن لە گەڵاڵەی چۆنایەتی و لێکۆڵینەوەی مەیدانی دەخرێتە بەر تیشکی لێکدانەوە. لە وڵاتی ئێراندا دەستدرێژی سکسی بۆ سەر منداڵان لەلایەن کەسانی مەحرەمەوە لەسەر چ بەستێنێکی یاسایی دروست دەبێت. شێوازناسی بۆ وەڵامی ئەو پرسیارەی کە لە داڕشتنی پرسیارەکەدا گەڵاڵە کرا پێویستمان بە بەڵگە و داتای ئەزموونیە. ناسینی ئەم دیاردە لەلایەک پێویستی بە بەدەستهێنانی متمانەی دەستدرێژی کراوان و دەستدرێژی کارانە و لەلایەکی دیکەوە پێویستی بە ئاشنابوون لەگەڵ ئەو تێڕوانین و مانایانەیە کە ئەو کەسانە لە ئەزموونیاندا هەیانە لە شێوازی چۆنایەتی و بەتایبەت لە شێوازی توێژینەوەی گرەند تیۆری. ئەم جۆرە تایبەتمەندیانە بوونیان هەیە و بە کورتی پێی دەوترێ جیتی. کۆمەڵگەی بەرلێکۆڵینەوەی ئەم توێژینەوە ئەو کەسانن کە لە تافی منداڵیدا یەکێک لە جۆرەکانی دەستدرێژی سکسیان بە ئەزمون کردووە، واتە ئەو کەسانەی کە لە تەمەنی کەمتر لە 18 ساڵ دەستدرێژی سکسی کراوەتە سەریان. قەبارەی نمونەی دیمانە لەگەڵ کراوان
452 کەس و شێوازی نمونەگیریەکە بە شێوەی تۆپەڵە بەفری و ئامانجدار بوو. هەروەها کەڵکمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ژووری گفتوگۆ وەرگرت بۆ ئەوەی کەسانی دەستدرێژی کراو بدۆزرێنەوە و دیمانەیان لەگەڵدا بکرێت بە بەکارهێنانی شێوازی نمونەگیری ئامانجدار. هەندێک لەو کەسانی کە ئەزموون یان زانیاری تایبەتیان هەبوو سوودمان لێوەرگرتن. بۆ کۆکردنەوەی زانیاریەکانی توێژینەوە تەکنیکی دیمانەی نیمچە پێک هاتەیی بەکارهێنرا و بۆ شیکاری داتاکان پرۆسەی کۆدینگی شتراوس و کۆربینمان بەکارهێنا. پێشینەوەی توێژینەوە جۆرناسی یاسایی و عورفی توندوتیژی سێکسی. بەپێی توێژینەوە ئەنجامدراوەکان توندوتیژی لە سۆنگەی فەرهەنگیەوە دیاری دەکرێ و لە هەندێک حاڵەتدا یاساش پێوەریەتی. ڕەنگە هەندێک کەس زیان بە کەسانی دیکە بگەیەنن، بەڵام بەپێی پێشزەمینە فەرهەنگی و بیر و باوەڕەکانیان کردەوەکەی خۆیان وەک توندوتیژی سیر ناکەن. بۆ نمونە لە پەیوەندی ژن و مێردیدا لەوانەیە پەیوەندی سکسی پیاو لەگەڵ ژنەکەی لە حاڵەتێکدا بێ کە ژنە نەیهەوێ سکس بکە، بەڵام دیسانیش پەیوەندی سکسیەکەیان نەک هەر وەک توندوتیژی سکسی لە قەڵەم نادرێ، بەڵکو لە ڕووی فەرهەنگی و تەنانەت لە ڕووی یاساییشەوە ڕەوا و قبوڵ کراوە. وەک لە یاساکانی ئێستای ئێراندا باس لە ملکەچی یان ملکەچبوونی ژن کراوە یان منداڵ هاوسەری بە گوێرەی بیر و باوەڕی هەندێک لە کۆمەلگا و یاسادانەران نەک هەر بەکردەوەیەکی زیان بەخش نازانرێ، بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە پەسند کراوە و لە ڕووی یاساییەوە ڕەوایە. لە کاتێکدا بە گوێرەی ئەنجامە توێژینەوە یەکان و پێناسە بایەختارەکانی ناوەندە جیهانیەکان منداڵ هاوسەری زیانی زۆرە و ئەو پەیوەندی سکسیەی کە تێیدا ڕوودەدا وەک جۆرێک لە دەستدرێژی سکسی پێناسە دەکرێت. لاوازیەکانی سیستەمی دادوەری و نەبوونی سیاسەت، بەرنامە و ڕێوشوێنی پشتیوانی لە قوربانیانی توندوتیژی سکسی لەو کێشانەن کە زۆرێک لە توێژەران لە لێکۆڵینەوەکانیاندا ئاماژەیان پێکردووە. ئادێلسۆن بە پێداچوونەوە بە زیاتر لە 80 توێژینەوەی پەیوەندیدار بە ئەزموونی توندوتیژی خێزانی لە دژی منداڵان، کێشەی ئەو منداڵانەی کە شایەت حاڵی ئەزموونی توندوتیژی خێزانین بۆ سەر سێ بەشی سەرەکی پۆلێنبەندی کردووە. یەک، کێشە کارکردیە ڕەفتاری و سۆزداریەکان. دوو، پرسی ڕوانگە و کارکردی معریفی. سێ، پرسەکانی کارکردی جەستەیی. دەستدرێژی سکسی بۆ سەر منداڵان واتە ناچارکردن یان هەڵخەڵەتاندنی منداڵان بۆ بەشداریکردن لە چالاکیە سکسیەکان کە مەرج نییە هەمیشە توندوتیژی لەگەڵدا بێت. جا چ منداڵەکە ئاگاداری بێ کە چی ڕوودەدا یان ئاگادار نەبێ کە چی دەکەوێتەوە. سەبارەت بە دەستدرێژیکردنە سەر منداڵان لە ناو ژینگەی خێزاندا پێناسەیەکی یەکدەستمان نییە، بەڵام منداڵ جگە لە ئازاردرانی لەلایەن کەس و کاری واتە دایک و باو، خوشک، برا یان خاڵۆی لەوانەیە کەڵکاوەژۆیی و دەستدرێژیەکە لەلایەن کەسێکی نزیک لە منداڵەکەوە بە شێوەیەکی تر ڕوو بدا، هاوڕێیان وەکو زڕدایک و زڕباوکی منداڵەکە، هاوڕێیان، ئەندامانی خێزان یان چاودێری منداڵان. بەپێی پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی، توندوتیژی دژی منداڵان هەموو جۆرەکانی توندوتیژی دژی کەسانی خوار تەمەنی 18 ساڵ دەگرێتەوە. ئەم توندوتیژیانە بریتین لە ڕفتاری خراپ لەگەڵ منداڵان لە ڕووی جەستەیی و سۆزداری و سکسی و پشتگوێخرانی منداڵ لەلایەن دایک و باوک و دیکەی ئەو کەسانەی کە بەرپرسی منداڵەکەن. دیگەل لە جۆرناسی و پێناسەی دیاردەی توندوتیژی سکسی و دەستدرێژی سکسی سەرەتا پێناسە یاساییەکەی دەقۆزێتەوە. لە یاسای عورفیدا دەستدرێژی سکسی بریتیە لە پەیوەندی سکسی لەگەڵ ژنێک بە شێوەی ناچاری و بە پێچەوانەی ویستی ئەو. سەبارەت بە شێوە و جۆرەکانی دەستدرێژی سکسی و دەستدرێژی کاران، سیگڵ پێی وایە هەندێک لە دەستدرێژیەکان پلانیان بۆ داڕێژراوە، هەندێکی دیکەیان خۆوروژاون، هەندێکیان سەرنجیان لەسەر قوربانیەکی دیاریکرا و چڕ دەکەنەوە و هەندێکیشیان لەگەڵ تاوانی دیکەدا ڕوودەدەن.
هەندێک لە دەستدرێژی کارانی سێکسی یەک تاوان ئەنجام دەدەن و هەندێکی تریش چەندین تاوان ئەنجام دەدەن و هەندێکی دیکەش وەک گروپ یان بەند ئەم کارە ئەنجام دەدەن. هەندێکیان لە دژی نێچیرەکەیان هێزی زەبر بەکاردەهێنن و هەندێکی تر بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یان کحۆل نێچیرەکەیان بێهێز دەکەن و ئامانجەکەیان دەپێکن. لەبەر ئەوەی یەک جۆر دەستدرێژی یان دەستدرێژی سێکسی بوونی نییە، تاوان ناسان هەوڵیان داوە جۆرەها بارودۆخی دەستدرێژی سێکسی پێناسە و پۆلێنبەندی بکەن. یەکێک لە باشترین پۆلێنبەندیەکانی دەستدرێژی سێکسی لەلایەن نیکۆلاس گرۆس کراوەتە ڕوو. بە گوێرەی بۆچوونی گرۆس هەر چەشنە دەستدرێژیەک لانی کەم یەکێک لەم توخمانە لەخۆ دەگرێت. تووڕەیی، هێز و دەستدرێژکاری. لە پۆلێنبەندی گرۆسدا جۆرەکانی دەستدرێژی سێکسی بریتین لە: یەک دەستدرێژی بە کۆمەڵ، دوو دەستدرێژی زنجیرەیی، سێ دەستدرێژی بۆ سەر کەسی ناسیاو کە قوربانیەکە دەناسێ وەکو ئەندامانی خێزان و هاوڕێکان. دەستدرێژی سێکسی لە ماوەی دۆستایەتی کە ئەویش دەچێتە ڕیزی دەستدرێژی سێکسی کە بریتیە پەلاماری سێکسی لە ماوەی ئاشنایەتیدا. بە هەمان شێوە لەم تاقمەدا زینا لەگەڵ منداڵان یان لەگەڵ مەحارم زینایەکە تێیدا قوربانیەکە نەگەیشتووەتە تەمەنی یاسایی و دەستدرێژی ژن و مێردی سێکسی ناچاری نێوان ئەو کەسانەیە کە بە شێوەی یاسایی هاوسەرگیریان کردووە. بە وتەی سیگڵ دەستەواژەی دەستدرێژکردنە سەر منداڵ یان مەحارم ئاماژە بۆ پەیوەندی سێکسی نێوان منداڵێکی خوار تەمەنی یاسایی و گەورە ساڵێک دەکات. هەرچەندە ڕەنگە پەیوەندی سێکسیەکە بە زۆرە ملێ نەکرێ، بەڵام بەو پێیەی کە بە گوێرەی یاسا منداڵانی کەمتەمەن توانای ڕەزامەندی ئاگادارانەیان نییە، کەواتە بە پێی یاسا وەک کارێک سیر دەکرێ کە لەسەر بنەمای ڕەزامەندی نییە. 4 دەستدرێژی سێکسی لەناو هاوڕێیان. 5 دەستدرێژی سێکسی لەناو ژینگەی زانکۆ. 6 دەستدرێژی سێکسی بە فێڵ. 7 دەستدرێژی سێکسی لەناو کووچە و کۆڵان. براون لە پۆلێنکردنی جۆرەکانی تند و تیژی چەمکی لایەن سپێکترۆم بەکاردەبات. ناوبراو بۆ ڕوونکردنەوەی تێکەڵبوونی تند و تیژی سێکسیەکان لێکچوونی ڕەنگەکانی بەکارهێناوە، چونکە نابێ وەک ڕەهەندی سەربەخۆ یان جۆری دەگمەن لێیان بڕوانین. ئەوان لێک جیاوازن بەڵام سەریەککەوتنی بەرچاویان هەیە. چاوخشاندنێک بەسەر پێکهاتەی یاسایی ناکارامە و بۆشایی یاسا هەنووکەیەکانی ئێران. هەتا بەر لە پەسەندکردنی یاسای پشتیوانی لە منداڵان و مێرمنداڵان لە 23 دووی 1399 هەتاوی هیچ یاسایەکی دیاری کراو سەبارەت بە پشتیوانی لە منداڵانی قوربانی دەستدرێژی سێکسی و سزادانی دەستدرێژی کار و تەنانەت پاڵپشتی لە منداڵان و مێرمنداڵان بۆ ڕێگری لە دووبارە بوونەوەی تاوانی لەم چەشنە هیچ یاسایەک لە گۆڕا نەبوو، بەڵام پەسەندکردنی ئەم یاسایە هەندێک لە کەلێنەکانی پڕ کردەوە. هەتا بەر لەو کاتە بنەمای مامەڵەکردن لەگەڵ دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان بە تایبەت لە جۆری دەستدرێژی سێکسی بۆ سەر مەحارم یاسای سزادانی ئیسلامی بوو، بەڵام هێشتا سەبارەت بە جێبەجێکردنی ئەم یاسایە لەلایەن کارگێڕە پابەندەکانەوە تێڕامان و نیگەرانی لە ئارادایە و بۆ دڵنیابوون لە جێبەجێکرانی ئەو یاسایانە لەلایەن کارگێڕە پابەندەکانەوە هەمیشە چاودێریکردن بەسەر کەرتی تایبەت و ڕێکخراوە جەماوەریەکان بابەتێکی پێویستە. لە یاسا جیاجیاکانی ئێراندا بە پێی بابەت یان تەمەن هیچ یاسایەکی تایبەت بۆ منداڵان ڕەچاو نەکراوە. بۆ نمونە بۆ ناونانی قۆناغی منداڵی سێ وشەی ساوا منداڵ و مێر منداڵ بەکار دەبرێ کە ئەمەش نیشانەی نەبوونی یەکدەنگی لە نێوان یاسادانەرانی ئەم بوارەیە. نەبوونی سنوورێکی ڕوون لە نێوان ئەم قۆناغانە واتە ساوا منداڵ و مێر منداڵ وای کردووە کە لە پرسی دەستدرێژی سێکسی زینا لەگەڵ مەحارم پرس و کێشەی نوێ و ڕەهەندی تازە دروست ببێت، چونکە دیاردەی منداڵی لە ڕووی سروشت و پێکهاتەوە لەگەڵ دیاردەی مێرمنداڵی فەرقی هەیە و وەک یەکسەیرکردنی ئەو دوانە دەبێتە هۆی ئەوەی کە لە پرسی دەستدرێژی سێکسی لەلایەن مەحارمەوە
سیاسەتی مامەڵەکردن وەکو یەک بێ و جگە تونتربوونی کێشە و دەرکەوتنی ڕەهەندە نوێەکانی ئەم دیاردا هیچی دیکەی لێ سەوز نەبێت. لە یاسای سزادانی ئیسلامی و یاسای پاڵپشتی لە منداڵان و مێر منداڵان کە تایبەتە بە پرسی دەستدرێژی سکسی بۆ سەر منداڵان پرسی سزادانە. لەم یاسایەدا تەمەنی منداڵ بە 15 ساڵ دیاری کراوە. لە مادەی 221دا هاتووە کە زینا بریتیە لە پەیوەندی سکسی نێوان ژن و پیاوێک کە هاوسەرگیریان نەکردووە و جێی گومان نەبێت. لە تێبینی دووی هەمان مادەدا هاتووە کاتێک هەردوو لایەن یان یەکێکیان منداڵی پێنەگەیشت و ناباڵق بێ ئەوە زینا ڕوویداوە، بەڵام کەسی ناباڵق سزا نادرێ و بەڕێو شوێنی دابینکردنانە و پەروەردەیانە کە لە کتێبی یەکەمی ئەم بابەتەدا دیاری کراون حکم دەدرێت. لە مادەی 224دا سزای زینا لە هەندێک حاڵەتدا سێدارەیە، وەکو زیناکردن لەگەڵ مەحرەمە خوێنیەکان یان سەبەبی. هەروەها لە مادەی 91 یاساکەدا هاتووە کە زینا بە شایەتی 4 پیاوی دادپەروەر یان 3 پیاوی دادپەروەر لەگەڵ 2 ژنی دادپەروەر دەسەلمێنرێت، جا چ ببێتە هۆی سزای لێدان یان سزای بەردبارانکردن. ئەم یاسایە گیر و گرفتی زۆرە، بۆ وێنە تەمەنی منداڵی بە 15 ساڵ دیاری کردووە لە کاتێکدا بە پێی زۆرێک لە بەڵگە نێودەوڵەتیەکان کە ئێرانیش ئەندامی هەندێکیانە تەمەنی منداڵی 18 ساڵانە. دووهەم ئەوەی کە سەپاندنی سزای سێدارە لەم حاڵەتانەدا نەک هەر نەبۆتە هۆی ڕێگری، بەڵکو دژی کەرامەتی مرۆییشە و پێویستە دادپەروەری چاکسازی ببێتە بەدیلی ئەم یاسایە. پرسە گرنگترەکە سەلماندنی پرسی زینا لەگەڵ مەحارمە. بەڵگە مێژوویەکان دەری دەخەن کە هەندێک جار ئەوە کچۆڵە قوربانیەکانی دەستدرێژین کە بە تاوانبار دەناسرێن. لە یاسای پاڵپشتی لە مافەکانی منداڵان و مێر منداڵاندا ئەم بابەتە لە شێوەی زینادا باس نەکراوە، بەڵکو لە بابەت گەلێکی وەکو دەستدرێژی سکسی، لەشفرۆشی، سووکی، وروژێنەری سکسی، مەترسی زۆر و پۆرنۆگرافی باس کراوە. بە جۆرێک کە هەر چەشنە دەستدرێژی کردنە سەر منداڵ لەم حاڵەتانەی سەرەوەدا دەبێتە هۆی دەستێوەردان. لە دەستپێکی ئەم یاسادا چەمگەلێکی زۆر ناڕوون لە بواری تافی منداڵیدا بەدی دەکەین. بۆ نمونە لە پێناسەی منداڵدا هاتووە کە هەر کەسێک کە نەگەیشت بێتە تەمەنی باڵقبوونی شەرعی، ئەگەر مەبەست لە تەمەنی شەرعی تەمەنی 9 ساڵ بۆ کچان و 15 ساڵ بۆ کوڕان بێ، ئەوە شاهدی هەڵاواردنی ڕەگەزێتین. پێناسەی مێر منداڵیش بەم شێوەیە، هەر کەسێک کە لە خوار تەمەنی 18 ساڵی هەتاوی بە تەمەنی باڵقبوونی شەرعی گەیشت بێت، ئەوەی کە یاسا لەسەر بنەمای ئەم شەرعە دامەزراوە کێشەی بنەڕەتی هەیە. هەروەها لە مادەی 2دا هاتووە هەموو ئەو کەسانەی کە تەمەنیان نەگەیشتووەتە 18 ساڵانی هەتاوی ئەم یاسایە دەیانگرێتەوە، بەڵام تەمەنی منداڵی بە وردی پێناسە نەکراوە و لەم بوارەدا چەندین ناوی ناڕوون هەیە. لە درێژەدا هەموو جۆرەکانی سزا بۆ کەسانی دەست درێژی کار و ئازاردەر و ئینجا شێوازی پشتیوانی لە کەسانی دەست درێژی کراو دیاری کراوە. سەرەڕای ئەوەی ئەم یاسایە لە چاو یاساکانی دیکە لەم بارەوە پێشکەوتووترە، بەڵام هێشتا لە سۆنگەی پێناسەکانی ئەم بوارە کێشەی زۆرە. هەندێک لە داتا مەیدانیەکان ئێستا ڕوانگەی بەشدار بووان سەبارەت بەم یاسایە لێک دەدرێتەوە. ئەم ڕوانگانە پیشاندەری یاساکانی ئێستای ئێران نین، بەڵام بەو پێیەی کە ئەوان چ بۆ چوون و ئاراستەیەکی فکریان سەبارەت بە یاساکانی دەستدرێژیکردنە سەر منداڵان هەیە سەرنجڕاکێشە. بە پێدا چوونەوە و پۆلێنبەندی ڕوانگەی بەشدار بووان 3 تەوەری بنەڕەتی لەم بوارەدا دەستنیشان کراون کە بریتین لە 1 نەبوونی پاڵپشتی یاسایی، 2 جێبەجێ نەکردنی بڕگە یاساییەکان، 3 پێگەی پیاو سالاری لە ناو یاسا. هەندێک لە بەشدار بووان پێیان وایە کە هیچ یاسایەکی تایبەت لە بواری پاڵپشتی لە منداڵانی قوربانی دەستدرێژی سکسیدا لە ئێران بوونی نییە. خاتوو مامۆستا و ڕاهێنەری نیگارکێشی لە هەندێک لە ڕێکخراوە ناحکومیەکان داوتوویەتی لە دۆسیەکەی تووسیدا بۆمان دەرکەوت لەم وڵاتەدا هیچ یاسایەک بوونی نییە. خاتوو
ئاماژە بە بەڕێز سەعید تووسی قورئان خوێنی بەناوبانگ دەکا کە بەوە تۆمەتبار کراوە دەستدرێژی سەکسی کردوتە سەر کۆمەڵێ لە قوتابیەکانی. سەرەڕای ئاشکرابوونی ئەم دۆسیە و سکاڵاکردنی چەندین جارەی دایک و باوکەکانیان تووسی ئازاد کرا. زۆرێک لە بەڵگەکان دەری دەخەن کە لە پرۆسەی دادوەریدا دەستێوەردان کراوە. کاکشێ وتی لە کتێبی نەخۆشیە دەرونیەکان یان DSM کە بۆ پۆلێنبەندی نەخۆشیە دەرونیەکان تەرخان کراوە، پۆلێنبەندی جیاوازی هەیە کە منداڵ ئازاری منداڵان لە هەموو جیهاندا جگە لە ئێران بە تاوان ناسراوە و ئێستاش ئەوە سەیرە کە ئەمە لە ئێراندا بە تاوان لە قەڵەم نەدراوە. شتێک کە سەبارەت بە دەستدرێژیکردنە سەر منداڵانە و زۆر گرینگە کە من پێی دەڵێم پێدۆفیلیا، شتێک کە زۆر باو و ئاساییە. یەکەم ئەوەی ئەو حاڵەتانەی ڕادەگەیەنرێن لەو حاڵەتانەی لە ڕاستیدا ڕوویان داوە زۆر جیاوازن. زۆرێک لەوانە بە هیچ شێوەیەک راپۆرت ناکرێ و نزیکەی 70% بە هیچ شێوەیەک لەم جۆرە حاڵەتانەدا راپۆرت ناکرێن. خاتومیم پسپۆری دەروونناس لە شاری سنەڤێڕای ئاماژە بە ئەستەمی و تەنانەت ناممکنی سەلماندنی دەستدرێژی سەکسی لە ناوەندە یاساییەکان وتی کەیسێکم هەبوو خوازبێنی بووە و نەیویستوە هاوسەرگیری بکە، چونکە پورزاکەی واتە خوشکەزای دایکی لەگەڵ 3 کەس لە هاوڕێکانی شەوانە دەچن پەلاماری دەدەن. ئیتر هاتە لام و منیش بە تەلەفۆن قسەم لەگەڵ دەستدرێژی کارەکە کرد. پێم وت من لە ناوەندە یاساییەکان بە دوواداچوونی بۆ دەکەم. وتی ئەگەر بیسەلمێنی کە من پەلامارم داوە لە خزمەتتام. قسەکەشی ڕاست بوو، چونکە دەیتوانی بڵێ دۆستم بووە و منیش بە ڕەزامەندی ئەو سەرجەیم لەگەڵ کردووە. دەزانی چۆنە لە ئێران یاسایەک نییە بەرگری لە دەستدرێژی کراوان بکە، هیچ پەناگەیەک نییە. بەڕێز ڕێ پارێزەر وێڕای ئاماژە بە کەم و کوڕیەکانی یاسا لە بواری دەستدرێژیکردنە سەر منداڵان و ئەو پێشکەوتنانەی کە لە یاساکەدا بەدەست هاتوون وتی یەکێک لە کەم و کوڕیە گەورەکانی یاسا دیاری نەکردنی سزای کاریگەر بۆ باوک و باپیرانی بکوژە کە ڕەگ و ڕیشەی ئەمە دەچێتەوە سەر تێگەیشتنی هەڵە لە فیق، بە شێوەیە کە ئەگەر باوک منداڵەکەی خۆی بکوژێ هیچ سزایەکی کاریگەر بۆ ئەودا نانرێ، کە ئەمەش نیشانەی دەسەڵاتی پیا و سالاری لە یاساکانی ئێرانە و ڕەگ و ڕیشەی دەگەڕێتەوە بۆ فیق. بە وتەی بەڕێز ڕێ لە پرۆژە یاسای پاڵپشتی لە منداڵان و مێر منداڵان کە لە ئێستاشدا بووەتە یاسا پێشکەوتنی بەرچاو لە بواری پاراستنی مافەکانی منداڵاندا بەدی هاتووە. لە یاسا دەستدرێژیکردنە سەر منداڵان بە تاوانێکی گشتی دادەنرێ و پێویستی بە سکاڵاکاری تایبەت نییە، واتە هەر کەس بە بینینی حاڵەتێکی دەستدرێژیکردنە سەر منداڵان بۆی هەیە راپۆرتی بکا و دادستێنیش وەک داواکاری گشتی بە دوواداچوون بۆ بابەتەکە بکات. زۆرترین سزای دیاری کراو لەم یاسایەدا 6 مانگ زیندانیکردن و 1 ملیۆن تمەن سزای نەختیە. هەرچەندە پەسەندکردنی ئەم یاسایە بۆ یارمەتیدانی منداڵانی قوربانی دەستدرێژی سەکسی بە هەنگاوێکی گەورە دادەنرا، بەڵام هێشتا کەم و کوڕی گەورەی هەیە. گرنگترین چالەنجی ئەم نێوەندە سەبارەت بە کوشتنی منداڵ لەلایەن باوکە. لە مادەی 220 لە یاسای سزادانی ئیسلامیدا هاتووە باوک یان باپیرەی باوکی کە منداڵەکەی دەکوژێ قیساس ناکرێ و بە پێدانی دیە بە کەسوکاری قوربانی و زیندان سزا دەدرێت. ئەم سزایە بە پشت بەستن بە مادەی 612 یاسای سزادانی ئیسلامیە کە ڕاشکاوانە جەخت دەکاتەوە کە ئەگەر کەسێک سزای قیساس بیگرێتەوە و ئەم حکومەی بۆ دەرنەکرێ بە پێیلایەنی گشتی تاوانەکە سزای 3 بۆ 10 ساڵ زیندانی بەسەردا دەسەپێندرێت. قیساس نەکرانی باوک و باپیرەی باوکی هەڵدەگەڕێتەوە بۆ هەندێک بۆچوونی فقهی کە هەڵبەت ئەمە دایکان ناگرێتەوە. ئەم مادە بووەتە هۆی کەڵکاوەژۆیی هەندێک لە باوکان و لە زۆر حاڵەتدا بووەتە هۆی ئەوەی تاوانبار لە سزای شیاوی خۆی ڕابکات. دکتور خێبێ پزیشکی پسپۆری مێشک و ئاعساب کەیسێک دەگێڕێتەوە کە تایبەتمەندی تند و تیژی پێکهاتەیی و فەرهەنگی پیاو سالاری لە ناو یاسادا نیشان دەدات. بەڵام پرسیارەکە ئەوەیە یاسا چۆن مامەڵە لەگەڵ منداڵێک دەکا کە لەلایەن مەحارمەوە دەستدرێژی سەکسی دەکرێتە سەری و زگی پڕ دەبێت. گێڕانەوەی خات و خێبێ وەڵامێکە بۆ ئەم پرسیارە. هەروەها
توندوتیژی فەرهەنگی ئاماژە بۆ زۆڵبوونی ئەم کۆمەڵە منداڵە دەکات. ئەم توندوتیژیە نەک هەر لە دەرفەتە کۆمەڵایەتی ئابووریەکان بێبەشیان دەکا، بەڵکو لە کۆمەلگا دوور دەخرێنەوە و لە ژیانی پارێزراویش بێبەش دەبن. یەکەم دیاردەیەک کە لە ژووری فریاکەوتن بینیم کچێکی تەمەن 14 ساڵ بوو، بە ئازاری دڵەوە هێنایانە بەردەستم. کاتێک پشکنینمان بۆ کرد بینیمان لە سکیدا هەستمان بە گرتکێک کرد. دواتر زانیمان ئەمە نەمێردی هەیە نەدەستگیران. لە دێوە هێنابوویانە فریاکەوتنی شار. کەمێک پێمان سەیر بوو، ئیتر حاڵەتی مامناوەندیان نییە، کچ لە 14 ساڵدا دەدەنەش و یان هەر نایدەن بەشوو. چوین پشکنینی تیشکمان بۆ کرد، سۆنۆگرافی. وتمان لەوانەیە تۆمۆر بێ، بەڵام بۆمان دەرکەوت کۆرپەڵەیە. کتێکە دانیشت و گریا، جا چ بە نەهامەتیەک دایکەمان هێنا. تۆمەس ئەم کۆرپەڵە لە باوکەیە، دەترسا باوکەکە کۆرپەڵە دەربهێنێ و بیفرۆشێت. ئێمەش بە ناوەندە یاساییەکانمان ڕاگەیاند و متمانەمان پێکرد. کتەکە مافی لە باربردنی نییە و باوکیش سەرپەرشتیارە و دەبێت سزا بدرێت. هێشتا خەفەتی ئەو کچە دەخۆم. نازانم کچەکە چی بەسەر هاتووە، چونکە لەژێر چاودێری ئێمە لایان برد و ئەمە دەردا ئەوەی کە ئێمە وەک پزیشکێک چەندە بێدەسەڵاتین و خودی یاساکە چەندە سوکایەتیمان پێدەکات. ئەو یاسایەی کە کەڵکاوەژۆیی لێ دەکرێ و یاسایەک کە دەست درێژی کارەکە ماف دەدا و نەرمونیانی هەڵسوکەوتی لەگەڵ دەکا. نازانم لە چی تێدەگا. دواتر هەر ئەم یاسایە بەو منداڵە دەڵێ منداڵی زۆڵ و حەرامزادە. ئەم منداڵە خۆی لە ڕوانگەی شەریعەتەوە کێشەی دەبێت، یاسا پشتگیری لێ ناکات. لەم گوتارانەدا ئەوەی شەرعیەت بە پێکهاتە یاسایی بۆ سزانەدانی دەستدرێژی کاری سکسی دەدا، ئەو گوتارەیە لەسەر بنەمای هەڵاواردنی جێندەری دامەزراوە کە دەرەنجامی زاڵبوونی فەرهەنگی پیا و سالاری بەسەر کۆمەلگایە. هەروەها گوتاری ئابووری لە ڕێگەی گۆڕینی ئەم سزایە بۆ سزای نەختی لە هاودەستی لەگەڵ ئەم گوتارە فەرهەنگیە دەبنە هۆی ئەوەی کە گوتاری یاسایی سزاکە هەڵپەسێرێ و کەسی دەستدرێژی کار ئازاد بکات. ئەم هەڵپەساردنە دەبێتە هۆی دووبارە بوونەوەی پەیتای دەستدرێژی سکسی یان زینا لەگەڵ مەحارم. چونکە لە ڕوانگەی یاساییەوە و لە ڕێگەی ڕێکاری یاسایی و دادوەریەوە سیاسەتی ڕێگرانەی بۆ لەبەرچاو نەگیراوە. دەرەنجامی ئەم ڕەوت و پرۆسانە لە دایکبوونی مرۆڤێکە کە لە ڕێگەی هەر هەمان ئەو کۆمەلگاوە کە بەهۆی گوتارە باڵە دەستەکانیەوە بووەتە هۆی سەرهەڵدانی دەستدرێژی سکسی لەگەڵ مەحارم، ناونیتکەی شەرعی لە قوربانی دەستدرێژی سکسیەکە دەدا و لەم قۆناغەدا گوتاری ئاینی بە ناونیتکەی زۆڵ فەرمان بە ناشەرعیبوونی دەدا و لەم ڕێگەوە دەیخاتە ناو پێکهاتەیەکی یاسایی کە لە ماف و کەرامەتی مرۆیی بێبەریە و دامەزراوە کۆمەڵایەتی و ئابووریەکان لەسەر بنەمای فقه و شەریعەت ئامادە نین لە چوارچێوەی سیاسەتی خۆشبژیوی و دابینکردنی کۆمەڵایەتی و ئابووری، پشتیوانی کۆمەڵایەتی و دابینکردنی ئابووری پێشکەش بکەن. خات و کێ دەرچووی بواری توێژینەوەی ژنان و چالاکی بواری ژنان و منداڵان چەند بابەتی بنەڕەتی لە یاسادا دێنێتە بەرباس کە هۆکاری زیان بەرکەوتنی منداڵانی قوربانی دەستدرێژی سکسیە. پرسی یەکەم پاڵپشتینەکردنی یاسا لە منداڵانی قوربانی دەستدرێژی سکسیە. بەو پێیەی کە منداڵان پشتگیریەکی ئەو تۆ ناکرێن، ئەزموونی ئازاردانی سکسیەکە راپۆرت ناکەن و تەنانەت ئەگەر راپۆرتیش بکەن بەهۆی نەبوونی پشتیوانی یاساییەوە زیاتر لەلایەن خێزانەکەیانەوە دەتارێنرێن کە ئەمەش زەمینە بۆ خەسار هەڵگری زیاتریان خۆش دەکات. پرسێکی تر لە یاسادا پرسی پیا و سالاریە. لە کۆتاییدا پرسێکی جددی لە یاسادا منداڵ هاوسەریە کە جۆرێکە لە توندوتیژی پێکهاتەیی. بە گوێرەی یاسا هاوسەرگیری لە خوار تەمەنی 15 ساڵ بۆ کوڕان و خوار تەمەنی 13 ساڵ بۆ کچ ڕێگە پێدراوە، چونکە لە یاسای ئێراندا هاتووە کچ پێش ئەوەی بگاتە تەمەنی 13 ساڵی هەتاوی و کوڕیش پێش ئەوەی بگاتە تەمەنی 15 ساڵی هەتاوی بەستراوەتەوە بە ئیزنی سەرپەرشتیار بە مەرجی لێکدانەوەی دادگای کارامە.
بۆیە لە یاسای ئێراندا هیچ تەمەنێکی دیاری کراو بۆ هاوسەرگیریدا نەنراوە و کچێکی 10 ساڵان یان تەنانەت بچووکتر دەتوانێت هاوسەرگیری بکات. هەروەها بەڵگەکان ئەوە دەردەخەن کە ساڵانە هەزاران کچ لە تەمەنێکی زۆر بچووکدا هاوسەرگیری دەکەن. هەر چەشنە پەیوەندیەکی سەکسی لەم تەمەنەدا جۆرێک دەست درێژی کردنە سەر منداڵانە. لە یاسا جیاجیاکانی ئێراندا بۆ ناونانی قۆناغی منداڵی 3 وشەی ساوە منداڵ و مێر منداڵ بەکار دەبرێ کە ئەمەش نیشانەی نەبوونی یەکدەنگی لە نێوان یاسادانەرانی ئەم بوارەیە. نەبوونی سنوورێکی ڕوون لە نێوان ئەم قۆناغانە واتە ساوە منداڵ و مێر منداڵ وای کردووە کە لە پرسی دەستدرێژی سکسی زینا لەگەڵ مەحارمدا پرس و کێشەی نوێ و ڕەهەندی تازە دروست ببێت. چونکە دیاردەی منداڵی لە ڕووی سروشت و پێک هاتەوە لەگەڵ دیاردەی مێر منداڵی فەرقی هەیە و وەک یەکزانینی ئەو دوانە دەبێتە هۆی ئەوەی کە لە پرسی دەستدرێژی سکسی لەلایەن مەحارمەوە سیاسەتی مامەڵەکردن وەکو یەک بێ و جگە لە خەستربوونی کێشە و دەرکەوتنی ڕەهەندە نوێیەکانی ئەم دیاردا هیچی دیکەی لێسەوز نەبێت. لە ماوەی ئەو ساڵانەی کە ئەزمونم و دەست هێناوە بۆم دەرکەوتووە کە ئەو یاسایەی ئێستا لە وڵاتدا هەیە پڕە لە کەم و کووڕی کە نەک هەر پشتگیری ناکە بەڵکو لایەنێکی پارێزەریشی بۆ کەسی دەست درێژی کار هەیە. بۆچوونی ئەوان ئەوەیە کە ئەو یاسایەی لە ئێراندا حکومڕانی دەکا زۆر جێندەریە. بۆیە باسکردنی یاسا بە تایبەت لە دژی تند و تیژی سەکسی پێویستە بۆ هەمیشە سڕ بکرێ و ڕەنگە قوربانیەکە خۆی زیاتر زیانی پێ بگات. هەروەها دەتوانن ئەم بابەتانە لە دەستدرێژی سکسی و قەتڵی ناموسیدا ببینن کە ئەم پرسانە کێشەدارن و لە هەمووی خراپتر هاوسەرگیری منداڵان و هاوسەرگیری لە تەمەنی کەمە کە بە هیچ شێوەیەک قبولکراو و شیاوی تێگەیشتن نییە. دەی ئەمە ڕاستەوخۆ تند و تیژی سکسی و دەستدرێژی سکسیە، بەڵام یاسا هێشتا پشتگیری لە دیاردەی سکسی دەکا و مژارێکی دیکە کە لە یاسای ئێراندا هەیە و پێویستی بە هەموارکردنەوەی زۆرە سەرپەرشتیاری باوک یان باپیری باوکیە کە ئەمە کەم و کووڕیەکی زەبەلاحە. چونکە ئەگەری ئەوە هەیە ئەم دەستدرێژی سکسیە لە ناو هەمان خێزانی باوکایەتیدا یان لەلایەن خودی باوکەوە ڕوو بدات. چونکە بڕیاردەری ئەم کەسە چ بۆ هاوسەرگیریەکەی و چ بۆ ئەو کێشانەی کە ڕوو دەدەن بڕیاردەری یاسا نییە بەڵکو باوک و خێزانی باوکێتی. خات و کێ بابەتی جددی لە یاسادا دەست نیشان کردووە. پرسگەلێکی وەکو نەبوونی پشتیوانی لە کەسی قوربانی، هاوسەرگیری منداڵ کە جۆرێکە لە تند و تیژی سکسی، پیاو سالاری لە یاسادا و یاسای دیکەی لەو چەشنە پێویستیان بە چاکستازیە. یەکێک لە پرسە یاساییە گرنگەکانی پەیوەست بە کەسانی دەست درێژی کار سزادانیانە کە لە یاساشدا سزای توندی وەکو سزای سێدارەیان بۆ دیاری کراوە. سزای تند کێشەی جددی لێکەوتۆتەوە. بۆ نمونە لە هەندێک حاڵەتدا دەست درێژی کار مەحرەم و ئەندامی خانەوادەی منداڵەکەیە. ئەم بابەتە دەبێتە هۆی ئەوەی کە ئەزموونی دەست درێژیکردنەکە بەهۆی ترسی سزادان راپۆرت نەکرێ لەبەر ئەوەی قوربانی و دەست درێژی کارەکە چاک ببنەوە و کێشەکە توندتر دەبێتەوە و لێکەوتە خەسار بەخشەکانی زیاتر دەکات. لە هەندێک حاڵەتدا دەست درێژیەکە بەهۆی کارێکی وروژێنەرانە یان هەڵخلیسکان لەلایەن کەسی دەست درێژکارە بۆ ئەوەی بە پێی پیلانی پێش و دەست درێژیەکە بکات. هەر بۆیە سزاکە دەتوانێت لێکەوتەی قورسی لێ بکەوێتەوە. بۆیە پێویستە لە بنەڕەتەوە یاساکان لەم بوارەدا گۆڕانیان بەسەردا بێ و لە یاسای سزادانەوە بگۆڕدرێ بۆ یاسایەکی چاکسازی و پاڵپشتی و لە پرۆسەیەکی مرۆییدا هەلی گەڕانەوەی دەست درێژی کاران بۆ ناو کۆمەڵگا دابین بکرێت. خات و میم بەڕێوەبەری خانەی کودەک دیوێکی دیکەی کێشەکە واتە جێبەجێکردنی یاسای وروژاندووە. بەڕێزیان زیاتر ڕوانێویەتە سەر پرسی کاربەدەستانی جێبەجێکاری یاسا کە نەک هەر یاسا جێبەجێ ناکەن بەڵکو بربەستی جۆراوجۆریشیان خستۆتە بەردەم چالاکوانانی بواری منداڵان. لەسەر کاغەز بەڵێ
بەڵام جێبەجێکردنی خوددا دەیزانێ کاتێک بە دوواداچوونی بۆ دەکەین یەکەم جار تیرێک ئاراستەی دامەزراوەکەمان دەکەن کە بۆچی بە دوواداچوونی بۆ دەکەن، بۆچی پرسەکە ڕوون دەکەنەوە. لە ئێراندا بە هیچ شێوەیەک شتیوە نییە. نەبوونی یاسایەکی دیاری کراو و نەبوونی دامەزراوەی پشتیوانی لە قوربانیانی دەستدرێژی سکسی بۆتە هۆی ئەوەی کە نەک هەر پشتگیری نەکرێن، باوکو ئەگەر دەستدرێژیەکە ئاشکرا بکرێ لەلایەن خێزانەوە دەتارێنرێن. کێشەی بنەماڵەی باوک سالار شەرەف و کەرامەتە، بۆیە وایان پێ باشترە میکانیزمی بێدەنگی یان شێوازی دیکەی ئازاردان بگرنە بەر و وەکو هاوسەرگیری منداڵان و هاوسەرگیری زۆرە ملێ یان بە زیانی دیکەی وەکو خۆفرۆشتن، ڕاکردن لە ماڵەوە، ئالوودەبوون و هەتا دوایی تێوە بگلێن. کۆمەلگای ئێران بەهۆی نەبوونی پێکهاتەی یاسایی و مەدەنی کارامە و هەروەها نەبوونی سیستەمی پشتیوانی لە ڕێگەی نکوڵیکردن لە مەسەلەی دەستدرێژی سکسی لەلایەن مەحارمەوە نەک هەر نەیتوانیوە لە ڕێگەی گەڕاندنەوەی کەسی دەستدرێژی کراو بۆ ناو کۆمەلگا ڕێگری لەم خەسارەتە بکا، بەڵکو بووەتە هۆی زۆربوون و تونتربوونەوەی خەسارەت و پرسە کۆمەڵایەتیەکانی دیکە. بنەماڵە و کۆمەلگای ئێرانی هەردووکیان بەرامبەر بە دەستدرێژی سکسی لەلایەن مەحارمەوە میکانیزمێکی هاوبەشیان هەیە و ئەویش ئەوەیە کە لە ڕێگەی سەروەری یاسا و هەژمونی فەرهەنگەوە لە هەموو بارودۆخەکان و هەموو چینە کۆمەڵایەتیەکاندا میکانیزمی نکوڵی دەگرنەبەر. کۆتایی لە ئێرانی ئێستادا کێشەی دەستدرێژی سکسی وەک کردەوە دیاردا یان واقعێک لەلایەن بنەماڵە کۆمەلگا و یاساوە دەرکی پێ ناکرێ مەگەر ئەوەی لە ڕاهەندە هەمە چەشن و فرەچەشنەکانی قوڵ ببینەوە. هەروەها زاڵبوونی گوتاری ئەخلاقی و عورفی وەها پانتای پەیوەندی سکسیە زاڵ و باڵادەستەکانی بەتەست کردوتەوە کە لێکدانەوەی لۆژیکی و بەڵگەدارانەی دیاردەی دەستدرێژی سکسی و ڕەهەندەکانی هەروە بە ئاسانی مەیسەر نابێت. لە هەر گوتارێکی سیاسی چینایەتیدا ڕێسا ئەخلاقیەکان بە شێوەی زەینی و بەبێ ئەوەی پەیوەندیان لەگەڵ پێداویستیە بینراویەکانی یەک بە یەکی تاکەکانی خەڵکدا هەبێ بە پێی مانەوە و پاساوی ئەو پێکهاتە بەرهەم دەهێنرێتەوە و بەباش دەزانرێت. ئەم گوتارە ئەخلاقیە زاڵە دەستدرێژی سکسی وەک بێناموسی و بێ ئابڕوویی لە قەڵەم دەدا و وەک تاوانبار و گوناهبار سەیری کەسی دەستدرێژی کراو دەکا و دوجار شەرعیەت بە تاراندن و سەر کۆنەکردن و سزادانی کەسی دەستدرێژ کراو دەدات. بەشێک لە نهێنی پارێزی کەسی دەستدرێژ کراو هەڵدەگەڕێتەوە بۆ بیر و باوەڕی خانەوادە و بەشێکی دەچێتەوە سەر کارلێکی مەسلەحەتیانەی بنەماڵە. ئەو بیر و باوەڕەی بنەماڵە کە ناهێڵێ دەستدرێژی سکسی لەلایەن کەسانی دەستدرێژی کراو ئاشکرا بکرێ بریتیە لە وتەزای ئابڕوو، قەزاوەت لەسەرکردن، سەرزەنشتکران و هەتا دوایی. کارلێکە مەسلەحەتیەکانیش بریتین لە نکوڵیکردن و قبوڵ نەکردن، سزادان و تەمبێکردن، تاراندن و هەڕەشە لێکردن، سوکایەتی، داڵتەپێکردن، جەنگ و شەڕ و گرژی و شتی وەها. لەلایەکی دیکەشەوە ئەو گوتارە یاساییەی کە لە کۆمەلگای ئێراندا پشت بەستوو بە گوتاری ئاینیە هیچ جیاوازی و سنوورێکی لە نێوان دەستدرێژی سکسی و زینا لە بەرچاو نەگرتووە. ئەم دوو چەمکە لە ڕووی ماناوە بە هاوواتای یەکتر بەکار دەبرێن. هەڵبەت دەستدرێژی سکسی لەژێر ناوی زینا لەگەڵ مەحارم سزا دەدرێت. هەر بۆیە بیر و باوەڕ و یاسای کۆنەپەرستانەی ئیسلامی کە لە یاساکانی ئێستای ئێراندا چەسپاوە ناهێڵێ دەستدرێژی سکسی ئاشکرا بکرێت. یەکێکی دیکە لە پرسە بنەڕەتیەکانی ناو یاسای ئێران تەمەنی منداڵی و ئەو چەمکانەیە کە لە یاسادا سەبارەت بەم قۆناغا بوونیان هەیە. هەروەها دیاریکردنی یاسای پێشکەوت و پاڵپشتانە لە منداڵانی دەستدرێژی کراویش زۆر پێویستە، بەڵام بەس نییە یاسا با پێشکەوت و پاڵپشتانەش بێ ئەگەر بۆ جێبەجێکردنی بیر لە میکانیزمی کاریگەر نەکرێتەوە ئەوە وەکو زۆرێک لە یاساکانی تر تەنها وەک بەڵگەنامەیەک دەمێنێتەوە. دەستگا جێبەجێکارەکانی یاسای پشتیوانی لە منداڵان و مێر منداڵان لە ئێران بریتین لە دەستگای داد، بێزیستی،
هێزەکانی پۆلیس کە دەستێوەردان و بەریەککەوتنی ئەرکەکانیان یەکێکی دیکە لە کۆسپەکانی بەردەم بەرەنگاربوونەوەی ئەم مەسەلەیە. هەرچەندە لەم ساڵانەی دواییدا فریاکەوتنی کۆمەڵایەتی وەک یەکێک لە دام و دەستگاکانی پاڵپشتی لە منداڵان بە شێوەیەکی بەرچاو فراوانتر بووە، بەڵام ئەم ڕێکخراوەش ڕوبەڕووی پرسی جددی دەبێتەوە. یەکێک لەم پرسانە گیر و گرفتی دابینکردنی داراییە بە جۆرێک کە ڕەنگە کارمەندەکانی بۆ ماوەی چەند مانگ موچە وەرنەگرن یان لە ڕووی ئیمکانیاتی سەرەتایی وەکو ئیمکانیاتی شوێنی مانەوەی منداڵ ڕوبەڕووی چەندین کێشە ببنەوە. لە زۆر حاڵەتدا منداڵانی دەستدرێژی کرا و ڕادستی بنەماڵەکانیان دەکرێنەوە کە لەلایەن ئەوانەوە دەستدرێژی سەکسی کراوەتە سەریان، کە ئەمەش زەمینە خۆشکەری دەستدرێژی سەکسی بۆ سەر ئەو منداڵانەیە. جۆرێکی تری دەستدرێژی سەکسی کە لە چوارچێوەی منداڵ هاوسەریدا ڕوودەدا ڕەهەندی پێکهاتەیی هەیە و لە چوارچێوەی خزمایەتیە. ئەم خەسارەتە بەو پێیەی کە ڕەهەندێکی پێکهاتەیی هەیە هەندێک لە کچان ناچارن بەهۆی نەریت و هەژاری و یاسای شەرعی ملبەم هاوسەرگیریە بدەن. بە واتایەکی دیکە ئەم جۆرە دەستدرێژیە سەکسیە لە ناو بەستێنی یاسا و نەریتدا مەشروعیەتی پێدەدرێت. پرسێکی گرنگی دیکە ئەو بەستێنە کۆمەڵایەتی و ئابووریەی ناو کۆمەلگایە کە یاساکانی تێدا جێبەجێ دەکرێت. ئەگەر ئەم بەستێنانە بوونیان نەبێ، یاسا هەروە بە تەنیایی ناتوانێت ئەو کارامەیە کاریگەرەی هەبێت. لە ئێراندا ئەم بەستێنانە نەڕەخسێنراون، بۆ وێنە ئێمە شاهدی هەژاری، نایەکسانی، داڕمان یان لاوازبوونی دامەزراوەگەلی وەکو بنەماڵە، کەمبوونەوەی سەرمایەی کۆمەڵایەتی نەریتی و بێچم نەگرتنی سەرمایەی کۆمەڵایەتی نوێ، کۆبوونەوەی تایبەتمەندیە پێکهاتەیە نەخوازراوەکان لە ناو گەڕەکەکاندا وەکو هەژاری، ناسەقامگیری شوێنی نیشتەجێبوون و شتی دیکەین. ئەم تایبەتمەندیانە زەمینە بۆ خەسارەتە کۆمەڵایەتیە بەرفراوانەکان لەوانەش دەستدرێژی سەکسی بۆ سەر منداڵان دەڕەخسێنن. لەوەها بەستێنێکدا یاسا ئەگەر پێشەنگیش بێ ئەو کاریگەریە ئەرێنیەی نابێت. لە ڕەهەندە پێکهاتەیی و تاکە کەسیدا ڕۆڵی دەسەڵات لە ملکەچکردندا گرینگە. دەستدرێژکاران بە زەبری ملهوڕی، زەبر و زەنگ و دەسەڵات و تند و تیژی و هەڕەشەکردن ناهێڵن دەستدرێژی کرا و ڕووداوی دەستدرێژیەکە بدرکێنێت. ئەم فاکتەرە وێڕای بە تاوانبار پیشاندانی کەسی دەستدرێژی کرا و ڕووداوی دەستدرێژیە سێکسیەکە دەشارێتەوە و ئەمەش وا دەکا کە ئەم دەستدرێژیە سێکسیە بەردەوام بێت. بەو پێیەی کە دەستدرێژی کراو بە تاوانبار سەیری دەکرێ و خودی قوربانیش هەر بەو چاوە لە خۆی دەڕوانێ، بەستێنێکی لەبار دروست دەبێ بۆ ئەوەی کەسی دەستدرێژی کار بتوانێ بەهێزی جەستە و ملهوڕی و کاریگەری خۆی بەردەوام دەستدرێژی سەکسی بکات. ڕێکارە پێشنیاریەکان. ئەنجامی داتای دیمانەکان ئەو پرسە جددیانەی ناو یاسامان وەبیر دەخاتەوە، مژارگەلی وەکو پشتیوانی لە کەسانی دەستدرێژی کراو، هاوسەرگیری منداڵان کە جۆرێکە لە تند و تیژی سکسی، باڵادەستی ڕوانگەی پیا و سالاری لە ناو یاسادا و ئەم جۆرە مژارانە پێویستە لە یاسادا هەموار بکرێتەوە. یەکێک لە پرسە یاساییە گرینگەکانی پەیوەست بە کەسانی دەستدرێژی کار ئەوەیە کە سزای توندی وەکو سزای سێدارەیان بۆ دیاری بکرێت. لەو حاڵەتانەی دەستدرێژی کار کەسی مەحرەمە و ئەندامی خێزانی منداڵەکەیە، ئەم بابەتە وا دەکا کە دەستدرێژی کار بەهۆی ترسی سزادانی ئەندامی خێزانەکەی ڕووداوی دەستدرێژیەکە نەدرکێنێ. لە ئەنجامدا ئێمە شاهدی زیاتربوونی ڕێژەی دەستدرێژی سکسی و لێکەوتە خەسار بەخشەکانی دەبین. هەر بۆیە بە مەبەستی ڕێگری یاسایی لە دیاردەی دەستدرێژی سکسی بۆ سەر منداڵان لە ناو خێزاندا ئاماژە بە هەندێک لەو مژارانە دەکەین کە لەسەر ئاستی کەلان و پێکهاتەیی، مامناوەند و دامەزراوەیی، ورد و تاکەکەسین. هەموارکردنەوەی یاسا و جێبەجێکردنی کاریگەرانەیان. وڵاتی ئێران یاسایەکی دیاریکراوی لە پەیوەندی لەگەڵ دەستدرێژی سکسی نییە و هەروەها بڕگەکانی یاساش پێکەوە ناکۆکن. بۆ چوونی بەشدار بووان
سەبارەت بە یاسا زیاتر لەسەر بابەتگەلێکی وەکو نەبوونی پشتیوانی یاسایی، جێبەجێ نەبوونی بڕگەکان، پێگەی پیا و سالاری لە ناو یاساکانی ئێراندا چڕ بۆتەوە. هەر بۆیە پێویستە یاسایەکی کارا لەم بوارەدا دابڕێژرێ بۆ ئەوەی بتوانێ هەم پاڵپشتی لە کەسانی دەستدرێژی کراو بکا و هەمیش هەلی گەڕانەوەی کەسانی دەستدرێژی کراو بۆ ناو کۆمەڵگا دابین بکات. پێویستە ئەم یاسایانە لەسەر بنەمای دۆزینەوە زانستیەکان و دابوونەریتی کۆمەڵگا و ئەزمموی وڵاتانی پێشەنگ لەم بوارەدا دابمەزرێنرێن. بەشداری کاریگەرانی پسپۆران و چالاکوانانی بواری منداڵان خاڵێکی گرنگی دیکەی داڕشتنی یاساکانە. هەروەها پێویستە ڕوانگەی تەمبێکردن لە یاساکاندا بگۆڕدرێ و ببێ بە ڕوانگەی چاکسازی و قەرەبووکردنەوە. دەرکردنی یاساکان بە تەنها بەس نییە، پێویستە بە مەبەستی جێبەجێکردنی شیاوی یاساکان میکانیزمی کارامە ئامادە و جێبەجێ بکرێت. بوونی ناوەندی گونجاو بۆ بەڕێوەبردنی پەیوەندی، نۆرم و هۆگریە کۆمەڵایەتیە کارامەکان، فراوانکردنی هاودڵی و ئەویترخوازی، سزادانی ئاشکرا و یەکسان، تێگەیشتن لەو ئاستەنگانەی کە ژیانی بایۆلۆژی و تەکنۆلۆژیا بەسەرماندا سەپاندوویانە. هەر هەموو ئەمانە ڕەواندنەوەی تەنگژە کۆمەڵایەتیەکان کۆمەکمان دەکەن، لێکدژی بەرژەوەندیەکان چارەسەر دەکەن یان ئەنجامی کۆمەڵایەتی دڵخواز لە ناو پەیوەندیەکانی خەڵکدا دابین دەکەن. زیاترکردنی تەمەنی هاوسەرگیری منداڵان لە ئێراندا سەرەڕای فراوانی ڕێژەی هاوسەرگیری پێشوەختە دابوونەریتی کۆمەڵگا دژیەتی. سەرەڕای ئەوەی هەڵکشاندنی تەمەنی هاوسەرگیری لە کارنامەی کاری مەجلیسی شۆرای ئیسلامی ئێراندا پەسەند کرا، بەڵام لەژێر زەخت و پشاری هێزە دژبەرەکان هەڵوەشاوە. ڕاهێنان بکرێ و پلاندا بنرێ بۆ ئەوەی ڕەگ و ڕیشەی فەرهەنگی پیا و سالاری بنە بڕ بکرێ و ئاستەنگەکانی بەردەم یەکسانی یاسایی ژنان و منداڵان لا ببرێ و بەدەست نیشانکردن و ڕاهێنان کۆمەڵگا فێری ڕەتکردنەوەی ئەو بەهانامرۆیانە بکەن کە باڵیان بەسەر کۆمەڵگەی پیا و سالاردا کێشاوە. لە ڕێگەی دام و دەستگا مەدەنیەکانەوە فشار بخرێتە سەر دام و دەستگا جێبەجێکار و دادوەریەکان بۆ ئەوەی بڕگەکانی بەڵگەنامەی 20C جێبەجێ بکرێت. بە پەلە پێداچوونەوە بە یاساکانی پەیوەست بە منداڵان و دەستدرێژی سکسی و تند و تیژی بەرامبەر بە منداڵان بکرێت. لە ڕێگەی فشاری کۆمەڵگەی مەدەنی لەسەر یاسادانەران و جێبەجێکاران هەوڵ بدرێ کە مەودای نێوان یاسا فقهی و ئیسلامیەکان لەگەڵ یاساکانی کۆنوانسیۆنی مافەکانی منداڵ کەم بکرێتەوە. بەنیازی دەستنیشانکردن و هاوکاریکردنی منداڵانی دەستدرێژی کراو لە نێوان ناوەندی قوتابخانە، یاسا، کەرتی پزیشکی و یاریدەدەری کۆمەڵایەتی هاواهەنگی ئۆرگانیکی کاریگەرساز ببێ و بەرنامەی پەروەردەیی ئامادە بکرێ، بەڵام دەبێ مەرجی نهێنی پارێزی مسۆگەر و ئاسایشی ئەم کەسانە دەستەبەر بکرێت. نووسینگەی یاریدەدەری پسپۆڕی لە یاسای داد بەهێز بکرێ و لە قوتابخانە و فریاکەوتنە پزیشکی و کۆمەڵایەتی و گەڕەکەکانی سەر ئاستی شار و دێهات نووسینگەی یاریدەدەری دابنرێت. لە دەستگای دادوەری ئەنجومەنی داکۆکی لە مافەکانی منداڵان دابمەزرێنرێ و ئەندامەکانی ئەم ئەنجومەنە لە پسپۆڕانی دەروونناسی، کۆمەڵناسی، ڕەفتارناسی و یاسا پێک بێت. بۆ ئەوەی لە ناو چوارچێوەی خێزاندا دادخوازی لەسەر دۆسیەی دەستدرێژی سکسی بکرێ، پێویستە پارێزەرە پسپۆڕەکان ڕاهێنانیان پێ بکرێت. بە دروستکردنی کەمپەین و ڕێکخراوی ناڕەزایەتی هەوڵ بۆ خێرا بە سکۆلاریزمکردنی یاسامەدەنیەکان بدرێ و لە ڕێگەی ئەو گروپە دەسەڵاتدارانەی کە متمانە پێکراوی خەڵکن و هەروەها لە ڕێگەی فشارە نێودەوڵەتیەکانەوە داواکاریەکان پێشکەش بکرێن. تاکەکان فێر بکرێن کە دژی بێدەسەڵاتی منداڵان و ئاڕاستەی سیستماتیکی مرۆڤ فڕینەوەی دەسەڵات و یاسا بوەستێننەوە کە باوک بەسەر پەرشتیار و منداڵ بە ملکەچی فەرمانی خاوەنەکەی دەزانێت. قۆناغبەندی نێوان قۆناغەکانی کۆرپە و ساوا و منداڵ و مێرمنداڵ ڕوون بکرێتەوە. ڕەخنە لە ئاراستە جێندەریەکانی ناو گوتارە یاساییەکان بگیرێ و تێک هەڵکێشبوونی ئاراستەی جێندەری لەگەڵ گوتاری فقهی و
خەسارناسی ڕێکخراوە جێبەجێکارەکانی چارەسەر بکرێت. ئاستی هۆشیاری منداڵان و دایکان و باوکان سەبارەت بە مافی منداڵان بەرز بکرێتەوە و لە ڕێگەی ڕاگەیاندنە گشتیەکان و ناوەندەکانی زانیاریەوە بەردەوام ڕۆشنگەری پێشکەشی جەماوەری خەڵک بکرێت. سەبارەت بە نووسەر کامیل ئەحمەدی خەڵکناسی کۆمەڵایەتی و توێژەر لە دایکبووی شاری نەغەدە لە ڕۆژهەڵاتی کوردستانە. براوەی خەڵاتی ناموس لە زانکۆی یاسای لەندەن لە بنیاتی مافەکان IKWR و براوەی خەڵاتی ئاشتی بنیاتی جیهانی ئاشتی پیس بەشی ئەدەبیات و زانستە مرۆییەکانە لە زانکۆی جۆرج واشنگتۆن. توێژینەوەکانی کامیل ئەحمەدی سەبارەت بە گەشەی کۆمەڵایەتی و نێودەوڵەتی، ئتنیک و پرسەکانی پەیوەست بە ڕەگەز و منداڵانە. کامیل ئەحمەدی پاش چوونی بۆ بەریتانیا خوێندنی پاشناوەندی و پێش زانکۆی لەو وڵاتە درێژە پێداوە و لە ساڵی 1999 کارناسی چاپ مافەکانی چاپ و ئابووری ئاقاری لە کولێجی گواستنەوە و گەیاندنی لەندەن وەرگرتووە. ناوبراو هەروەها لە ساڵی 2003 زاینی ماستەری لە ڕستەی مرۆڤناسی کۆمەڵایەتی و ئێتنۆنگاری وێنەیی لە زانکۆی کند لە کانتربەری بەریتانیا وەرگرتووە. پاشان خولە پسپۆری و تایبەتەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شێوازی لێکۆڵینەوە درێژە پێداوە و ئەم خولانەی لە زانکۆی ئابووری و زانکۆی بێرگبەکی لەندەن تێپەڕاندووە. وتار و توێژینەوەکانی ناوبراو بە زمانەکانی ئینگلیزی، تورکی، فارسی و کوردی لەژێر ئەم ناوانەدا چاپکراوە. سازگاری و خۆڕاگری لە ناو مێر منداڵانی مەهاباد بەکارهێنانی ڕاگەیاندنەکان جیاوازی ڕەگەزی و خۆڕاگری ئیتنۆگرافی وێنەیی لە کوردستانی ئێران کە ساڵی 2006 لە مەهاباد کرا، لە ساڵی 2019 لەلایەن چاپەمەنی مهری لە لەندەن بڵاو کراوەتەوە و ساڵی 2021 چاپەمەنی ئاوای بووف لە دانیمارک بە سێ زمانی ئینگلیزی و کوردی و فارسی بڵاوی کردوتەوە. ڕوانینێکی دیکە بۆ ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی تورکیا واتە باکووری کوردستان، ڕوانینێکی خەڵک ناسانە بۆ دابوونەریتی مزۆپۆتامیا لەلایەن چاپەمەنی ئیتکیم لە ئستانبوڵی تورکیە بە زمانی تورکی و ئینگلیزی چاپکراوە. بە ناوی نەریت توێژینەوەیەکی گشتگیر سەبارەت بە خەتەنەی ژنان لە ئێران کە لەلایەن ئەنکات ڤۆیسز پرێس فرانکفۆرت بڵاو کراوەتەوە. ساڵی 2016 چاپەمەنی شیرازە بڵاوی کردەوە و ساڵی 2021 بڵاوۆکی ئاوای بووف لە دانیمارک بە شێوەی فایلی دەنگی و ئەلکترۆنی بڵاوی کردوتەوە. زایەڵەی بێدەنگی توێژینەوەیەکی گشتگیر سەبارەت بە هاوسەرگیری پێشوەختەی منداڵان لە ئێران. نۆڤا ساینس پابلیشر نیویۆرک 2017 چاپی کردووە و دواتر لە ساڵی 2021 چاپەمەنی شیرازە چاپی کردووە و بڵاوۆکی ئاوای بووف لە فایلی ئەلکترۆنی و دەنگیدا بڵاوی کردوتەوە. ماڵێک لەسەر ئاو توێژینەوەیەکی گشتگیر سەبارەت بە سیغە و هاوسەرگیری کاتی لە ئێران کە دەقە فارسیەکەی ساڵی 2018 لەلایەن چاپەمەنی شیرازە بڵاو بۆتەوە و دواتر چاپەمەنی مهری لە لەندەن چاپی کردووە و بڵاوۆکی ئاوای بووف لە دانیمارک بە زمانی ئینگلیزی و فارسی و کوردی چاپی کردوتەوە و فایلە ئەلکترۆنی و دەنگیەکەی لەبەردەستە. ماڵێک بە دەرگای ئاوەڵاوە توێژینەوەیەکی گشتگیر سەبارەت بە هاوسەرگیری سپی لە ئێران ساڵی 2020 لەلایەن چاپەمەنی مهری لە لەندەن چاپ کراوە و بڵاوۆکی ئاوای بووف لە دانیمارک بە زمانی ئینگلیزی و فارسی و کوردی بڵاوی کردوتەوە و فایلە ئەلکترۆنی و دەنگیەکەی لەبەردەستن. تاڵانی منداڵی توێژینەوەیەک سەبارەت بە ناسین، ڕێگری و کنترۆلی دیاردەی زبڵگەڕی منداڵان لە تاران کە بۆ ئەنجومەنی پشتیوانی لە مافەکانی منداڵان ئەنجام دراوە و بابەتی زبڵگەڕی منداڵانی لە تاران تاوتوێ کردووە. یەکێکی دیکە لە توێژینەوەکانی ئەم توێژەر و نووسەرەیە کە ساڵی 2019 ڕوونوێنی کراوە. شاری قەدەغەکراو توێژینەوەیەک سەبارەت بە ناهاوسانان لە ئێران توێژینەوەیەکی دیکەی نووسەرە کە ساڵی 2019 چاپەمەنی مهری لە لەندەن چاپی کردووە و چەندین وتاریشی لێ دەرکێشراوە و بە زمانی ئینگلیزی و کوردی و فارسی بڵاو کراوەتەوە. هەروەها ساڵی 2021 فایلی دەنگی و ئەلکترۆنی ئەم بەرهەمە بە زمانی فارسی و کوردی و ئینگلیزی لەلایەن بڵاوۆکی ئاوای بووف لە دانیمارک بڵاو کراوەتەوە. لە سنوورەوە هەتا سنوور
توێژینەوەیەکی گشتگیر سەبارەت بە شوناس و ئیتنیکایەتی لە ئێران کە 5 ئیتنیکی عەرەب، بەلوچ، کورد، تورک و فارسی تاوتوێ کردووە لە ساڵی 2018 لەلایەن چاپەمەنی مهری لە لەندەن چاپ کراوە. هەندێک وتاریشی لێ دەرکێشراوە و بە زمانی ئینگلیزی و فارسی و کوردی چاپ کراوە. ئاسەواری چەوساندنەوە لە جیهانی منداڵی توێژینەوەیەکی گشتگیر سەبارەت بە جۆر، هۆکار و لێکەوتەکانی کاری منداڵان ساڵی 2022 هاوڕێکەوت لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی دژی کاری منداڵان لەلایەن بڵاوۆکی ئاوای بووف لە دانیمارک بە شێوەی فایلی ئەلکترۆنی و دەنگی بە زمانی فارسی و ئینگلیزی و کوردی بڵاو بۆتەوە. ئەم نووسەرە سەبارەت بە خەتەنەی پیاوان کوڕان لە ژێر ناوی تیغی نەریت بە ناوی ئیمان، زیناکردن لەگەڵ مەحارم، دەستدرێژی سەکسی لە سەردەمی منداڵی چەندین توێژینەوەی ئەنجام داوە کە لەبەر دەست هۆگران و خەمخۆرانی بوارە کۆمەڵایەتیەکاندایە. کۆی ئەم کتێبانە کە زۆربەیان بەرهەمی کاری مەیدانی خۆی و هاوکارانیەتی بە کوردی سۆرانی ساڵی 2023 لەلایەن دەستگای چاپی دانیشفەر لە هەولێر باشووری کوردستان لە چاپ دراون. بەڕێزیان لە گۆڤارە فارسی و ئینگلیزی و کوردیەکاندا چەندین وتاری زانستی بڵاو کردوتەوە. فایلی ئۆنلاین و بێبەرانبەری هەموو ئەم بەرهەمانە لە ماڵپەڕی فەرمی کامیل ئەحمەدی لە بەردەستە و هۆگران دەتوانن لە پلەتفۆرمەکانی گوگل پلەی و گوگل بووک و ئامازۆن ئەم توێژینەوانە دەست بخەن.